دای وی بریارا بانک ناوندی عراقی بتایبت جی راگاندنا ویلیستا کو او بانکتین ببشکنش معامله کرنا بدولاری دکتر فادی حسن و کولارد کاروبارین آبوریش بغدای و دیال مادا و دکتر افدمی آباش گلک سپاس کن دیال مادا جاره جبر چود ویدمی دا بریارا که هوسا جالی بانک ناوندی عراقی تداین تحياتي لكم ولا جميع بله السلام علیکم بینرانی کردستان 24 زور سپاس بویم راستکی ام زور بریاره بشکل لسیاستی پیروکراوی ولایتی گرتکانی امریکا و دیاری کراوی لین بانک فدرالی امریکی كجماري كوتوبندي وهروها مرزي و بانكا كان دانا وقلتي بيوست بي وبابند بن او بانكا نرنيو عراق دا كاردا كانوا ولا تسوي دولتي عراق دان اما انا بقشتي بيوستا بابند بن مكار كرني شفافانا وهروها توانا وهبت ك وزارتي جنزينة وهروها بانكي فيدرالي بتوانا سعوديري او دولار بكات كلني وعراق دا وحكومتي عراقش او توانا هبت بيشتر تسوار بانكا بون اینجا بو بسوار ده بانک استاج بانکی ناوندی عراقی بو خوی ام بانکا گنی دیاری کردووە بۆ ئەوەی ڕوونی و شەفافیت لە مامەڵەکردنی دارایی هەبێت ئەمە جگە لەوەی کە کۆمەڵێک کۆمپانیا هەن بۆ نمونەیەکی کەن کۆمپانیای فڕۆکەوانی بوو کە سزا درراوە لەسەر هەمان بابەت و ئەم بانکانی ئێستاش کە سزا درراون ئەمانە هەمویان پاکێزێکن بانکی فیدرالی ئەمریکی دایناوە بۆ ئەوەی کە ڕێوشوێنەکانی خۆی دیاری بکرێت و هەروەها پێشتر بانکی ناوەندی عراقی لەم بابەتە ئاگدار کردوێتەوە پەنجەرەی ئەلکترۆنیش بەشێکە لەم ڕێکارانە بەڵام سزادانیان بەهۆی ئەوەیە کە پێشتر مامەڵەی خراپیان بە دراوە کردووە ئەو مامەڵەکردانە مامەڵەی ڕوون نەبوون لە کاتی تۆ دێت شوێن ئەم مامەڵەیە دەکەوی دەبینیت کە مامەڵەکە مامەڵەیەکی گوماناویە و هەندێک کەیسی گوماناوی تێدایە لەلایەن ئەم کۆمپانیا و ئەم بانکانە کراوە بووەتە هۆکاری ئەوەی کە بانکی ناوەندی عراقی ساگە ئەم چین بێژین سەداسەد ئەف بڕیارە بانقا ناوەندی عراقی بڕیار یان ژی ئاخفتنێ نەڕاستە خوێن وەزارەتە گەنجین و ئەمریکایە نەکووانە کەیفا خو یان ژی بدلێ خوددانە ئەف بڕیار بەڵێ ئەم جۆرە سزانە ئەو کاتە سزا دەدرێن کاتێک بانکی ناوەندی عراقی بانکی فیدرالی ئەمریکا دێت بانکی فیدرالی عراقی ئاگدار دەکاتەوە لە سەبارەت بەم بابەتەوە دەڵێت ئەم بانکانە ئەم شتانەی ئەنجام ئەخور ئەم کردەوەیان کردووە ئەمە کردەوەیەکی فەرمیە چونکە ئەوەی بەرپرسە لەوانە بانکی ناوەندی عراقە بانکی ناوەندی عراق بەرپرسە لە پەنجەرەی پێدانی دراو بانکی فیدرالی ئەمریکی کە دێت مامەڵە لەگەڵ بانکی ناوەندی عراقی دەکات ئالێرەدا بانکی ناوەندی ئەرکی ئاگدارکردنەوەی ئەو بانکانە ئاگدار دەکاتەوە لەوەی کە ئێوە سزا دراون ئەم سزانە تەنیا زیان بەم بانکانە ناگەن بەڵکو زیان بە ناوبانگی ئابووری عراق و بانکەکانی عراق دەگەێنن بە تایبەتی لە بواری گەشە پێدان و ئەبەرهێناندا بەڵام 2000 بوونی ئەم زۆرە بانکانە و مامەڵەی گوماناوی لە بانکدا لە دراودا مای دەبێتە مای تێکسوونی ناوبانگی حکوومەتی عراقی بانکە عراقیەکان بۆی پێویستە بانکی ناوەندی عراقی حکوومەتی عراقیش ڕێکاری تونتر بگەن نەبەر واروە چاودێری زیاتر بکەن سەبارەت بە چاودێریکردنی مامەڵەدارەیەکان بۆ ئەوەی بە شێوەیەکی شەفافانەتر مامەڵە بکەن تا بتوانین بگەین بە زۆرێک لە هاوسەنگی دارایی بەس ئالیەکی بە حکوومەت بێژە ئەوەکو ئەمریکات کە بۆ نمونە دەست درێژیال سەرسەروەریە ئاخوا عێراقی و نایەتە قبولکردن مەبەستە من لێدانێن سەر گرۆپێن چەکداریە ئالێدن ژیڤە بانکا ناوەندیە عێراقی ئاخفتنەکە بڕیارەکە ڕاستەوخویان ژی نەڕاستەخوا ئەمریکات کە ئەف دووڕیاتیە هەم یا بانکا ناوەندی هەم ژیا حکوومەتێ چ ڕەوشەکی نیشان دەیان و کە عێراق تێدا دەرباز بە ژالیە سیاسی بە مەبەستا من
هنالك العديد من ازدواجيات هۆکارێکی زۆر هەیە بۆ ئەم زۆرە دووفاقیە بە دیاریکراوی لە هەندێک سیاسەتدا نەک تەنیا لە بواری سیاست و ئابووری بە دیاریکراوی لە بواری گەشە پێدان بەڵکو لە زۆر بواری دیکەش ئێمە ئەم شتە بەدی دەکەین لە بواری وەبەرهێنان لە باری بەدیهێنانی خۆشگوزەرانی بۆ خەڵکی عراق و دابەشکردنی سەروەت و سامان بەسەر خەڵکی عراقدا ئەمە دژوازیە هەمیشە هەبووە تیۆری دژوازی بەشێکە لە ناسنامەی عراقی و عراقەکان لە ناسنامەوە تا دەگەیتە دەستور و یاساکان ئەمە شتێکی ڕوون و ئاشکرا لە نێو عراقدا ناکرێت تۆن کۆڵی لێ بکەیت سزاکانی بانکی فیدراڵی ئەمریکا دێت بە شێوازی ئارگومنت قسە دەکات و بەڵگە بۆ قسەکان دێتەوە و ئەم بەڵگانە پێشکەش بە بانکی ناوەندی عراقی دەکات ئەم دامەزراوانەی کە ئەم کارانە دەکەن هەواڵگری دارایین زانیاریەکانیان متمانە پێکراون و بە دوای شوێنی یاخود شوێنی دۆلار دەکەون لە مامەڵەکردنەکانیان دەواتە لە سەرچاوەکەیەوە دوای دەکەون تا دەگاتە ئەو شوێنەی $2000 پێی گەیشتووە لەلایەن ئەم دامەزراوانە چاودێری دەکات کەواتە ئەم بابەتە بە ئەرگومنت کراوە بە نووسراو کراوە لایەنەکان دیارن کە چێ مامەڵی کردووە دۆلارەکە بە چێ گەیشتووە کەواتە ئەم بابەتە بە دڵنیاییەوە لە پاڵ ئەوەی بابەتێکە پەیوەندی بە سەروەری و کێشەکانی نێوان هەردوولاوە هەیە بەڵام پێویستە 2000 بانکی ناوەندی عراقی بێتە سەر هێڵ و بەم شتانە ڕازی بێت ئەگەرنا لێکەوتەی خراپتری دەبێت و ڕەنگە بگاتە گەمارۆی ئابووری و مامەڵەکردن بە دۆلار لە نێو عراقدا لە فرۆشی دۆلار و گەمارۆی دیکەی زۆر گەورەش ئەگەر بێت و ئەمریکا بێت کەواتە هیچ بژاردەیەک لەبەر بانکی ناوەندی عراقدا نییە بانکی ناوەندی حکوومەتی عراق ناتوانن بانکەکانیش کە سزادراون ناتوان ئەم بابەتە قبول نەکەن و ڕەتی بکەنەوە چونکە ئەمە فەرمانێکی ڕاستەوخۆیە بە بانکی ناوەندی عراق کراوە ئەمانیش ناتوانن ڕەتی بکەنەوە ئەگەرنا ئەمە سزای زۆر گەورەتری دەبێت. گەلک سوپاس دکتۆر فادی حەسەن وەکولارت کاروبارên ئابووری داش بەخدا هێن گەلمەدەبوون پڕێکا سکایپی گەلک سوپاس بووە.